لە ڕۆژانی جەشندا گەشتارێکی زۆر ڕوویان لە سەیرانگای گۆڵی کردووە لە قەزای پێنجوێن بۆی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەی گەرماوە هاوڵاتیەکی زۆر بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش سەردانی گۆڵێ دەکەن بەڵام پاشماوی خۆراکی گەشتیاران و نەبوونی هۆشیاری پاراستنی ژینگە سیمەی سەیرانگای گۆڵەی ناشرین کردووە بۆ خزمەتگوزاری ئەم ناوچەیەش خزمەتگوزارێکی نیانی ئەم ناوچەیە گەل لە شوێنێکی تر وایە لەوانەیە باشترین خزمەتگوزاری بۆ بکرا و خەڵکێکی زیاتر ڕووی تێ بکرێن ئەگەر دقت بێ گەرمە خزمەتگوزاری زیاتری بۆ بکرێ خەڵک زیاتر ڕووی تێیەکەم لە ڕووی کردی گەشتیاری شانێ بۆ هەرێمەکەی خۆمان ڕەنگە باشتر بێت ئێمە خۆمان لە سلێمانی هاتوون گەشتیاری دایە لە کەرکووکەوە هاتەوە پیاوانی دایە لە کەلارەوە هاتوون درەمی ڕێ دوورەی بڕیوە بۆیرە بۆی کەشێکی خۆش و جێگی باش وەرگێ وڵا بەحساب شەو لێرە بمینە بەڵام سێرەگەی نەپیس و چەپەڵە و بۆنی ناخۆش و بە بۆنیەوە حەزمالەی نییە تەمای بڕۆ کێشەی گۆڵە بەس بێ خزمەتگوزاریە سەیرانگایەکی جوانە سروشتێکی جوانیە کە سەیرانگایەکە لە کوردستانە تاکە سەیرانگایە سروشتی خۆی پاراستو و دەستکاری نەکراوە بەڵام بێ خزمەتگوزاری ئێمەش داواکاری لەلایەنی پەیوەندیدار ئاوڕێک لە سروشتە جوانەکەی سەیرانگای گۆڵی باتەوە بۆ ئەوی گەشتیاران زیاتر سەردانی بکە سەیرانگای گۆڵە یەکێکە لەو شوێنە گەشتیارانەی کە بەهۆی ئاو و هەوای فێنک و جوانی دیمنەکانیەوە ساڵانە گەشتارێکی زۆر سەردانی دەکەن و بەشێکی زۆر لە گەشتیاران لە خواروی عێراقەوە دێن گەشتیاران گلەیی لە بێخزمەتگوزاری سەیرانگای گۆڵێ دەکەن جای من محافظة بابل من لە بابلەوە هاتووم بە تایبەت بۆ سەیرانگای گۆڵێ شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە یەکەم جارە سەردانی گۆڵێ دەکەم لە قەزای پێنجوێن بەڵام حکوومەت هیچ گرنگی بەم سەیرانگای نەداوم و هیچ خزمەتگوزارێکی بۆ نەکراوە و پەراوێز خراوە سەیرانگای گۆڵێ دەکەوێتە گوندی گۆڵێ لە ناحیەی گەرمک بە دووری 25 کیلۆمەتر لە ناوەندی قەزای پێنجوێن 96 کیلۆمەتری باکووری ڕۆژهەڵاتی سلێمانی ئەم سەیرانگایە تاوەکو ئێستا سروشتی خۆی پاراسووە و بەو سروشتە جوانە و دیمەنی قەیتەران و ئاوەکەیەوە لە هەر چوار وەرزی ساڵ سەرنجی گەشتیارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەیرانگای گۆڵێ لە قەزای پێنجوێن